ئەوەرە مۆری یەکەی بشکنینی خۆراکی مەرزی پشتەیە ئەو حاڵاتێکی زۆر نەرمەڵ و تەبیعیە بە نیسبەت معاملاتەوە بە نیسبەت بردنەکە و تاوانەکەەوە گەورەیە و ئێمە دوای ئەوەی بەرپرسی بن کە بەشەکە هاسەردانی کردین دکتۆریوە لە ڕۆژی حەڤەی مانگ بوو ئێمە ئەو حادیسەیش لە شەوی 16 لەسەر حەڤڕی یا بوو مانگی 5 دەست بەجێ لیژنێکی تاقیقیمان دروست کرد و لایانی پەیوەندیدار و پارێزگامان ئاگادار کرد لیژنێکی لێکۆڵینەوە بە سەرۆکاتی ئەفسەرێک و ئەندامەتی کارمەندێکی ئاسایش و کارمەندێکی ناحەیە و سەردانی شوێنەکەیان کردووە هەموو سەرەداوەکان و لێکۆڵینەکانیش بەردەوامەوە لە ئایندایمەوە تەسلیم بە داواکاری گشتی و یا دادگاکەین لە ڕێ بنکەی پۆلیسی بەمەوە و دەست بەجێ هەر ڕۆژی حەڤەی مانگ ئەو مۆرە ئیلغا کراوەتەوە و هیچ کارێکی پێ نەکراوە و تا ئێستاش نەکەوتوینە هیچ حاڵەتێکی گومانەوە کە کاری پێکرێت دیارە شتێک هەر بە ئەنقەس ئەوە کراوە تەنهاش مەبەستی بردننی مۆرەکە بۆ چووکە دەستکاری هیچ شتێکی کە نەکراوە بەڵام دڵنیاتان نەکەنەوە یەک خۆراک بەبێ پشکنی ناتووە و یەکسەر بەدیلی مۆرەکە هەبووە و لەو ڕۆژە کار بە بەدیلە کراوە و لە ئایندەشا مۆری تازی بۆ دەر پێم وایە مۆری تازەشی بۆ دەرچوەتەوە هیچ کێشە و گرفتێکمانی کە مەوادی هەر مەوادەکەیتەم دی مادی خۆراکی بێت مەسەلەن لە جبسەوە لە چکلێتەوە لەو هەنێک خۆراکی تایبەتن ئەو یەکەیە لەوێ کاری پێکات وەسڵەکات وە هەموو خۆراکەکان شمول ناکات بۆ نەموناگە کاشی بێ پلاستیک بێ شیش بێ ناچێتەوە شوێنە لەوە چە ڕۆژی وایە دە بار هەڵگر تا 20 بار هەڵگر کاریان بکەوێتەوە بەشەوە سەرەداو هەیە مناڵێن گومان لێکراوە هەیە بەڵام سەرەداو هەیە کە مانگەێنێتەوە بابەتەوە